طبعا حکوومەتەکانی پێشووتری عێراق کە هەر لایەنێک و هەر ئینسانێک کە بە عەقڵیەتێکی شۆڤینی کاری کرد ئەوە دەتوانێت زۆرجار تەئسیر لەوانەی تریش بکە کە حکوومەتەکانی عێراق دەتوانین بڵێن بەو شێوەیە بەڕێکراون بۆیە لەگەڵ نوێبوونەوەی هەر حکوومەتێک و تشکیلکردنی هەر حکوومەتێک هاوڵاتی ئومێدێکی هەیە کە ئەم حکوومەتی ئێستا باشتر دەبێت لەوەی پێشتر ئەم حکوومەتە دەتوانێت مافەکانمان جێبەجێ بکات کە ئەوە خاڵێکی گرنگ دەبێت بەڵام دەبێت لە بیدایەتدا دانوستان لەسەر ئەو بابەتانە بکرێت کە حکوومەتی نوێ بەو شێوەیە دەبێت کار بۆ خەڵکی کوردستان بکات کە مافەکانی بەپێی دەستور و یاسا دەستەبەر بکە. یەکێکیش لەوانە ناوچە کوردستانیەکانە کە مادەیەکی هەیە لە دەستور مادەی 140 پێویست بوو 2007 جێبەجێ بکرابایە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە. بۆیە ئەوە زۆر زەڕورە ئەو دامەزراوانەی کە پەیوەستن بە مادەی 140 چ لە ئەنجومەنی وەزیرانە چ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوانە هەموو کارا بکرێنەوە بۆ ئەوەی وەکو پێشووتر کە تازە ئەو لیژنانە دامەزران زۆر بە جوانی کاریان لەسەر ئەو مادەی 140 دەکرد تەنانەت قۆناغەکانیان زۆر بە باشیش دەڕۆیشت بەڵام بەهۆی چەند هۆکارێکی سیاسیەوە ئەو لیژنانە لە کارخران بۆیە زۆر زەڕورە کە تۆ بتەوێت کار لەسەر هەر بابەتێک بکەیت چەند لیژنەیەکی مختص هەیە لەسەر ئەو بابەتە کاری خۆیان بکەن لە کاریان نەکەوێنی بۆیە ئەوانە دەبێت کارا بکرێنەوە تاکو ئەو قۆناغانی لە مادەی 140دا هەیە و لەم چەند 2019 بوو دادگای ئەتحادی باڵای عێراق ئاماژەی بەوە کرد کە ئەو مادەیە هەر بە کارایی دەمێنێتەوە و کەواتە دەبێت ئێمە قۆناغەکانی جێبەجێکردنی ئەو مادە لە ڕێگای ئەو دامەزراوانە بێت کە پەیوەستن بۆ مادە. یەکڕیزی و یەکدەنگی لایەنە کوردیەکان لە هەر بابەتێک کە پەیوەست بە هەرێمی کوردستان زۆر گرنگە کاریەکیگەریەکی زۆر زیاتری دەبێت بۆیە پێویستە لایەنە کوردەکان کە ئێستا نوێنەرایەتیمان دەکەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقوە بە هەمان شێوە لە ئەنجومەنی وەزیرانیش چەند بەشێکمان بەردەکەوێت پێویستە ئەوانە زۆر داکۆک بن لەوەی کە ناوچە کوردستانیەکان دەبێت بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی ناکرێت خەڵکانی ئەو ناوچانە هەمیشە ببنە قوربانی دەستی بیرکردنەوەکانی هەندێک لە ئەوانەی عێراق ناکرێت هەمیشە وەکو کارتێکی فشار حکوومەتی عێراق بەرامبەر بە هەرێم بەکاری بێنێت بۆیە دەبێت ڕێڕەوە یاسایی و دەستوریەکەی خۆی بگرێت و لە کۆتاییدا بڕیار بدەن ئایا دەیانەوێت لەسەر هەرێمی کوردستان بن یاخود لەسەر حکوومەتی عێراق. پێکهێنانی حکوومەتی عێراق تەنها کافی نییە بەڵام ئەوانەی کە پۆست لە حکوومەتی عێراق وەردەگرن تا چەندە کار لەسەر دۆخی ناوچە کوردستانەکان دەکەن ئەوە گرنگە. ئەگەر کار لەسەر شوێنێک نەکەیت و حکوومەتیش تەشکیل بێت هیچ لە کێش مەوزوعەکە ناگۆڕدرێت کەواتە دانانی ئەو شەخصانەی کە بڵێن بەپێی دەستور کاری خۆیان دەکەن نەک بەپێی بەرژەوەندی خۆیان و ئەو ئەقلێتە شۆڤینیەکە هەیەە ئەگەر بەو شێوەیە کارەکانی خۆیان بکەن ئەکی ناوچە کوردستانەکان بەرەو دۆخێکی زۆر باش دەڕوات. بڵێ کاریگەری دەکات چۆن کاریگەری دەکات چونکە ئێمە چاوەڕوانین لەگەڵ پێکهێنانی حکوومەت ئەو نووسنگەی مادەی 140 کارا بکرێتەوە ئەوەی پەرلەمان کارا بکرێتەوە لەگەڵ تاخیربوونی پێکهێنانی حکوومەت ئەو نووسنگەیە لە کاراکردنەوەکەی تاخیر دەبێت و تاخیربوونی هەر بابەتێک کە پەیوەست بێ بە ناوچە کوردستانەکان لە ساڵحی دانیە چونکە ناوچە کوردستانەکان دەقە بە دەقە ڕوو لە خراپبوون دەکات.